دروستکەین یعنی هەر ئەخوا خۆ تۆ مانگانی کاکە تۆ ئەگەر ناتوانانی شتێکی تەمەنی 25 ساڵ 30 ساڵ ناتوانانی خواردن دروستکەی ئەی بۆی خۆی زەحمە نەبێ وەڵای هەموو یاتون بۆ یاپرا خواردن جا ئەمڕۆیش شانازی بلێ حەڕەش و هەڤاڵ ئەبوو بەکری قەشمەر و وەڵا ئەمانە سەیرەکەم وەڵا فیستیڤاڵی دانوودەمان هەیە چونکە هیچیان پێ نییە نەشتی زانستی نەشتی ئەدەبی هیچ ئەو کۆمەلگای ئێمە ئەزیزان سەرلەبەری تەنها و تەنها خەریکی خەو و خواردن و سێکسە یەک شتی کە نازانێ ئەمە نەبێ بڕۆ ئەو کۆمەلگایە هیچ مەطعمێ بەرناکەوێ هیچ شوێنێ بەرناکەوێ بە ئاوانیە ئاوا بەتایبەت لە ڕەمەزانانە سەدانژن ڕیز بووە تەنها و تەنها بۆ نازانم ئەم شیرینی و ئارەم بابەتانە باشە ئەمەش دانوولەکەی هەڤاڵ ئەبووبەکر و شانازی برای محەممەد جا خۆشەویستانی من سەرەتا بەلۆی بڕۆمە ناو بابەتەکەی کە دوێنێ شەو بۆم باسکردن قرار بوو کە سبێشەوە لایڤکەم بەڵام سبێشەوە کاتم نابێ بۆیە پێشم خست بۆ ئەمە شۆ چونکە قەولم پێدا بوو